بینەرانی قدرگرانی کوردستان 24 کاتتان باش لە کۆتا پرۆگرامی بۆ هەمووان کە تایبەت بوو بە بانگەشەکردن بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق بۆ ناساندنی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان. ئەم شەو لەم پرۆگرامەدا لەگەڵ سێ کاندیدی بەهێز، سێ کاندیدی خاوەن ئەزمون لە پەرلەمانی عێراق کە بەرپرسیارەتیان هەبووە، ئەندامی پەرلەمانی عێراق بوون لە خولەکانی پێشووتر. گەنگەشەی خواامادەکردنی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان دەکەین بۆ خولی داهاتوو کە میوانانی قەدرگرانم بریتین لە بەڕێزان دکتۆر شاخەوان عەبدوڵڵا کاندیدی بەهێز و سەرۆکی بازنەی کەرکووک و هاوکات ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها خات و دکتۆرە شاخزاف بە هەمان شێوەندامی کۆمیتەی ناوەندی پارتی و کاندیدی بەهێز و سەرۆکی بازنەی سلێمانی بەخێر بێن سەر چاوان، هەروەها بەڕێز دکتۆر ڕێبوار هادی بە هەمان شێوە پەرلەمانتاری خولی پێشوو خاوەن ئەزمون وەکو گوتم بەخێر بێن سەر و سەر چاوان. دکتۆر شاخەوان بۆ پێی جەنابەت بەرپرسیارەتیت هەبووە لە پەرلەمانی عێراق باوێمە لای جەنابەت ئەم جارە دەربچیت. پێشتر با مجاملت نەکەم ڕۆلی چالاکت هەبووە، بەڵام ئەم جارە دەربچیت لە پەرلەمانی عێراق کارە لە پێشینەکانت چین چی ڕێک دەخەیتەوە پێداچنەوە بەچی دەکەی ئەم جارە لە بەغدا کەرەمکە؟ زۆر سپاس بۆ جەنابەت ڕێز و خۆشەویستیمان بۆ بینەرانی کوردستان هەستێکیان بە ژمارەیەکن لەسەر لیستی بازنەکان ببورن کەرەمکە. زۆر سپاس بۆ جەنابەت ڕێز و خۆشەویستیمان بۆ بینەرانی 24. دیارە ئێمە جەناب تەزانی لە وەکو کەرکووک بۆ خولی چواری پەرلەمانی عێراق لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە فەرمانی جەنابی سەرۆک لە دوای ئەوەی کە هێزی حەشدی شعبی و هێزە نامەکانی تری کەرکووک دەستیان بەسەر کەرکووکداگرت، مقاتعی هەڵبژاردنمان کرد بۆ خولی چوار. لەو ماوەیە لە بینی خولی چوار بۆ خولی 5 بۆشایەکی گەورە دروست بوو و کورد ڕوبەڕووی مەترسی یەکجار گەورە بوو، خەریب بوو شوناسنامەی لێوەرەگیراوە تەعەدا لە جوتیارانی ئێماکرا، بابەتی خاکە بوو، بابەتی ئاڵا هەبوو، وای لێ هات کە بەڕاستی خەڵکی ئێمە تەواو و ناومێدی باڵی بەسرا داگیرا بوو. لەو کاتەیە ئیدی جەنابی سەرۆک بۆ خولی 5ەم بڕیاریدا کە کەرکووک بەو شێوەیە بەجێنێڵێەوە لەسەر داوای کەرکیەکان بڕیاریدا کە ئێمە بچینەوە کەرکووک وێڕاوێک کە بارەگامان لە گەڕێنەوە خەڵکی کەرکووک بەڵێ وێڕاوێک کە بارەگامان نەبوو. ئێمە لە 12 ساڵی 21 بارەگایەکمان کردەوە لە کەرکووک، بارەگایەک تەواو جیاواز لە بارەگای حزبەکانی تری کە پێش ئێمە لە کەرکووکمانەوە، بارەگایەک بە ئاڵا و بە شکۆوە و ڕوبەڕووی زۆر لە مەترسی و لە فشار بووینەوە، بەڵام بە خەڵکمانوت ئێمە جیاواز هاتوونەتەوە کەرکووک، ئێمە بەشکۆوە لە کەرکووکین، ئێمە چیتر ڕێگە نادەین تەعەدا لە خەڵکی ئێمە بکرێت، چیتر ڕێگە نادەین ئاڵامان خاکمان داگیر بکرێت. بۆ پەیامە هاتینەوە کارمان بۆ کرد. دەستخۆش دکتۆرە باز لەوە دەکرێت تاوەکو ئێستاوەکو پێویست قەرەبووی ئەنفال و شیمیابارانی هەڵەبجە و جینۆسایدی ئەم دەڤەرەی سلێمانی و ڕاپەڕین و هەتا قەڵازەیەکانیش وەکو پێویست نەکراوەتەوە. ئەم جارە بچنە بەغدا ئەو شەڕەتان پێ دەکرێت شەڕ بۆ خەڵکانە بکەن کە زەرمەندی دەستی ڕژێمە کۆنەکان و لە ناوچەکانی عێراق بوون. بەڵێ زۆر سپاس بە جەنابەت سڵاوە لە بینەرانی خۆشەویست. بە حکمی ئەوەی کە من دائیمەن لە ناو خەڵکم و بە حکمی ئەوەی کە من خەڵکی ئەو سنوورم و دوای پەیامی جەنابی سەرۆک کە بریاری پارێزگابوونی هەڵەبجە کە پەیامێکی نرد بۆ هەموو جیهان کە چیتر نابێت چەکێکی قەدەغەکراوە بەکاربێنێت دژی ملت، بەڕاستی ئێمە کارمان بەش بە حەلی خۆمەک و ئەندامی لیژنەی مافی مرۆڤ ڕەشنووسی یاسای قەرەبووکردنی زیان لێکەوتنەکانی دەستی ڕێژێمی بەعس لە خولی دووهەم ئاراستەی حکوومەتی عێراقیمان کرد و ئەم یاسایە ڕشنووسە بە حکمی ئەوەی کە بریاری محکمەی ئیتیحادی هەر یاسایەک لایانی دارایی تیایی دەبێت لەلانی حکوومەت ئاراستەی پەرلەمان بکرد، بۆیە مەجبور بووین لە ڕێگەی حکوومەتی عێراقی بینێرن بۆ ئەوەی ئەوش بینێت بۆ پەرلەمان، بەڵام بەداخەوە بە بیان و نەبوونی پارە و شەری داعش ئەو کاتە سێ نووسراوی من وەڵامیان نەدا بە حکمی ئەوەی کە پارە نەبوو شەری داعشمان هەیە، بەڵام ئینشاءالله ئەگەر چوین
وەکو فراکسیۆنی پارتی کار لەسەر قەرەبووکردنی زیان لە کەوتنەکانی دەستی ڕێژەمی بەعەز کە من ئەم جارە شەڕ نییە، ئەم جارە پارە هەیە لە بەغدا وەکو بە تەکید پارەیان هەیە و شەڕی داعش نییە بە تەکید چونکە ئەمە قەرەبووکردنی کەسوکاری ئەنفال کەسوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەیە ئاوارەکانی کورد لە وڵاتانی دەوروبەر تورکیا و سووریە و ئێران و سعودیە و هەروەهاش ئەو گوندانەکە نزیکەی 4500 گوند کە خابور کرا لەسەر دەستی ڕێژیمی بەعەز ئەوە یەکێک لەو خاڵانێک کە زۆر گرنگە طبعاً ڕەشنووسەکە ئاراستەی حکوومەتی عێراقی کرا و لە خولیسی هەم بەبیان و نەبوونی بووجە دوایان خست بەڵام بە تەکید ئێستا نەشەڕی داعشماوە قەیرانی دەڵی بۆیە دەبێت بینەرن بۆ پەرلەمان بۆ ئەوی ئێمە وەکو کورد وەکو فراکسیۆنی پارتی طبعاً کە من خاوەنی ئەو ڕەشنووسە بووم جێبەجێ بکەین لەسەر ئەرزی واقع ڕێوار پارتی ڕۆیا و دنیا بینینی دووری هەیە هەمیشە دەگوترێت پارتی دوورمەودا دەبینێت و سیاست دەکا بۆ دوای هەڵبژاردننی ئەم خولە ڕوونە استراتیژیەتی پارتی بەڵێ زۆر سپاس تۆ جەناب بژیت هەر لە دروشمەکەی ئەو جارە کە باسی لە هاوبەشی و هاوسەنجی و سازان دەکەین لێرە دیارە کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە تەواوی تەشخیصی ئەو مشکلانەمان کردیە لە عێراق کە هەیە کە باس لە هاوبەشی دەکەین ئێمە مەبەستمان هاوبەشی ڕاستەقینەیە مەبەستمانە کە هاوبەش بین لە بڕیاردان هاوبەش بین لە ئیدارەکردن لە وڵاتە کە توانیمان هاوبەشی ڕاستەقینە بەدەستبینین و دەتوانین تەوافقیش لە کۆتاییدا بەدەستبینین طبعاً ئەو تەوافقی کە باسی دەکەین ئەوە هەر بە دروشم نییە و دروشمەکبی هەڵمان گرتی بیتن ئێمە سەبارەت بەو بابەتەش لە کارنامەی خۆمان وەکو لیستی پارتی دیموکراتی کوردستان باس لە بابەتێک دەکەین کە پێشتر ڕەنگە زۆر بە هەند وەرنەگیرابی یانیش کە هەوڵەکان درا و هەوڵەکان سەرکەوتو نەبووە دو چارەسەرکردنیە و بابەتەی کە تەوافقی لە بابنی شعاری ئێمە لە دروشمەکانی مەیە جەنابی سەرۆک ئەو ڕۆژە لە کۆبنەوە جەماوەریەکە لە هەولێر باسی کرد باسی لە مەجلیسی ئیتیحاد کرد ئەنجومەنی فیدرال باسی لێوە کرد کەواتە ئێمە کە و کەمینە بۆی تێپەڕ نەبێت کە ئێمە کە باس لەو دروشمانە دەکەین دروشمەکانماندانایە کەواتە ئالێتیشمان هەیە لە بۆ جێبەجێکردنی ئەو دروشمانە ئەو ئالێتی کە جەنابی سەرۆک باسی کرد دامەزراندنی ئەنجومەنی فیدرالە طبعا لە مادەی 48 دەستور و هەروەها لە 65 دەستوریش باس لە دروستکردنی ئەنجومەنێک دەکات ئەنجومەنی فیدرال ئێمەش لە بەرنامەی کاری خۆمان ئەوەمان باس کردیە طبعا عێراق یەکەم وڵات نییە کە وڵاتێکی فیدرال بی و پێشیمە بە دەیان وڵاتی دیکە فیدرال بووە و ڕۆژانەش کاری خۆیان دەکەن و ئەو کێشەی کە ئەمە ڕوبەڕوومان دەبتەوە لە بەغدا زۆرینە و کەمینە ئەوان ئەو کێشیان حل کردی لە بینی خۆیان و ئەمەش لە دەستوری عراقی کە دەستور نووسراوە لە 2005 و زۆربەی گەلانی عراق دەنجیان لەسەردا ئەو بابەتە چارەسەر کرابوو بەڵام بەداخەوە تا ئێستا کە نەکرایە جێبەجێ بکرێ خۆ لە مادەی 137 کە باز دەکات ئەحکامەکانی تایبەت بە مەجلیسی ئیتیحاد تەعجیل دەکرێت هەتا دوای خولی یەکەم مەبەست ئەوە بوو دەبووە لە نهایەتی خولی یەکەم مەجلیسی ئیتیحاد دروست بکرێت هەر بۆ لە بۆ ڕوونکردنەوە لۆ جەنابتو لە بۆ خەڵکیش دەمەوە بە خەڵک برێم چارەسەرکردنی و بابەتە بەو شێوەیە دەبی ئەمە زۆری نەمان هەیە هەندێک پارێزگای عراق مەسەرەن بەغدا نزیکەی 69 ئەندام پەرلەمانیە بەڵام پارێزگای وەکو دوهۆک 11 ئەندام پەرلەمانی دێم وڵات دواتر دکتۆر شاخەوان باوەکو کەرکوچێک پرسیارێک لێ بکەم بەرنامەکانی پێشتریش پرسیارم کردەوە بەڵام لە لای جەنابەت چڕی دەکەمەوە هاتینە کەرکک بۆ پرۆگرام پەیکەری پێشمەرگەمان دینی ئاڵای کوردستانی لەدەست نەبوو ئەمجارە دەرچیت مۆفەق بیت بچیتەوە پەرلەمانی عێراق چی دەکەی بۆی ئاڵای کوردستان بگەرێتەوە دەستی ئەو پەیکەری پێشمەرگەی کەرکک واللهی ئێمە لە کەرکک بەڵێنمان و کەدارمان یەک بووە ئەگەر جەنابەت ڕێک بەرامبەر ئاڵاکە ببینی پێشتر چی بوو ڕێک ئەو بەری ئاڵاکە قیادەی عملیات بوو و پڕی هەمەر و پڕی مەقەری حەشت بوو کەستەوە قەیناکە ئەو بارگایە چۆڵ بێت و ئاڵای کوردستانی لەسەر ئاڵای کوردستان پاردیشی لێ چکە لە پێش ئەو بارگایە گەن شەید بوو لەسەر ئاڵای کوردستانی هەڵدا ئێستا ئاڵای کوردستان لەسەر ئەو بارگایە دڵنیاتانەکەینەوە پەیکەری پێشمەرگەش من لە بەرنمەیەک تریش باسم کرد پەیکەری پێشمەرگە نابێت بە تەنیا ئاڵای عێراقی لە دەست بێ ئاڵای کوردستان وەگەوەی ئاڵای کوردستان بخەیتە دەست پەیکەرێکی حەشی شعبیەوە کابێ نابێ بێگومان بۆیە ئەوە کارێکە من بەڵێنم داوە و ئاشیکەم و بەڵێنی ئەمە و کردارمان یەکە ئەمەیەکێکە لە مەوزوعەکان هەرچەنێمە کێشەمە لە کەرکک کێشەی یەکجار زۆر گەورەترە
کێشە دیموگرافی دێ دیمۆگرافیمان کێشەی زمانت لێ بە تایبەتی لە کاتی بانگەشە ببینین کێشەی ئەو هەموو یاسایەمان هەیە کە ئەتوانم بڵێم خولی پێنجەم بە شایەتی کاکڕێبوار خولی دەستکەوتی گەورە بوو بۆ کورد ڕەغم ئەو مەشاکلانی کەم ئەو فشارانە ئێمە هیچ پرۆژەیەکی کوردمان نێژ لە پەرلەمانی عێراق یعنی ئێستا کاچتە پەرلەمانی عێراق هیچ پرۆژە یاسایەکی کوردت نەماوە تەشریعی بکەیت هەمواری یاسای شەیدانمان کرد لە بەرژەوەندی شەیدانی کوردستان هەمواری یاسای زیندانی سیاسیمان کرد لە بەرژەوەندی ئەنفال و خەڵکی ئێمە هەمواری بڵین یاسای بە پارێزگابوونی هەڵبجەمان بۆ دەستکەوت بۆ گەلی کورد بەڵێەوە لێبوون ئلغای قرارات نووسیا سەورەمان جێبەجێ کرد نەکرد و کە تا مندەلی ئیزافی مندەلی خانەقینیشمان کرد وەکو پرۆژه یاسای یاسامان نەماوە بەڵام ئەو مەترسیەی لە پەرلەمانی ئایندە لەبەر چاومانە چییە؟ جەناب تەزانی بۆ ئەم قولەی پەرلەمانی عێراق ملیشیاکان ئێسا کاندیدیان هەیە و ئەوانەی کە دوێنێ زۆر مەترسی بوونە لەسەر بابەتی پێکەوە ژیان و بۆ دەستیان هەبووە لە شەڕی تایفی لە عێراق ئێستا کاندیدن بۆ پەرلەمانی عێراق سەدرەکان نەماون زۆرینەی ئەو ڕێگریان لێ بکەنەوە بە دەنگدان بە کۆکردنەوەی دەنگ بەسەریاندازا ینی بە تاکید ئێمە وەزعتان باشە لەو ناو لە خولی پێنجەم سنوورێکمان دانا بۆ تێپەڕاندنی یاساکان بە شێوەی زۆرینە و کەمیە سنوورێکمان بەدانان پێشتر هەڵەیەکە بوو نایشارمە لە جەنابەت کە لە پەرلەمانی عێراق ئەگەر کورد شتێکی بەدڵ نەبووە یاسای قاعەکەی بەجێشت بە جێشتنی قاعەکەوایە کرد ئەوان یاساکەش دەربچێنن وەشتی تریش بخەنە سەری ئێمە لەم خولاوی بەدڵمان نەبووە نەمادێش تێ پڕێ ئەساسن بە شایەتی کاگرێبواری شارێکماندا هیچ نەبووە تێکمانەداگەر نەچوانە لەسەر لە سلێمانی لە بازنەی سلێمانی هەڵەبجە گەرمیان با بڵێن بیتوێن و پشدە دەچنە ناو خەڵک ڕۆژانە خەڵک دەبینیت داواکاری خەڵک چییە لەو دەڤەرە دەگوترێت ئێوە کاندید کراون بۆ عێراق بۆ ناوخۆی کوردستانیە بەڵام لەگەڵەوەش کە تۆ سەردانی خەڵک دەگەی خەڵک داواکاری لێت هەیە بابە دیوێشکەش پرسیار بکەم خەڵک لەو جەوە ئەوەی ئێستا هەیە لەو دەڤەرانە ڕازین طبعا هەمومان دەزانین کە عێراق بودجێ هەرێمی کوردستانی بڕی و لە ناو بودجەی دەوڵەتی عێراقی پلەی وەزیفی هەیە کە تعیینە و بە پلانێکی سیاسی ئەو بودجەی لە هەرێم بڕاوە پلە وەزیفەکانیش کە تعیینەشیان بڕی بە هەدەفێکی سیاسی بۆ ئەوەی گەنجانی ئێمە دەرفەتی تعیینیان نەبێت و متمانەیان بە حکوومەتی هەرێمی کوردستان نەمێنێت بەڵام خۆشبەختانە گەنجی ئێمە زۆر وشیارن دەزانن ئەمە کە پلانێکی سیاسیە و خەتای حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئەمە یەکێک لەو کارانە کە ئینشاءالله لە قۆناغی داهاتوو کاری لەسەر دەکەم بە حکومە ئەوەی کە من پێگەیەکی دیبلۆماسیم هەیە و لە هەمان کاتیش ئینشاءالله ئەگەر بچمە ئەوەی پێگەیەکی پەرلەمانی بدەوێت کەواتە لۆبەیەکی دیبلۆماسی یاسایی سیاسی بۆ بەدەستهێنانی ئەو پلە وەزیفیانە کە بەغدا بە پلانێکی سیاسی بڕێتی لە گەنجانی هەرێمی کوردستان لە 2014 تا ئەمڕۆ بۆیە گەنجی ئەمڕۆ دەرفەتی تعیینی نییە ئەمە یەکێک لە داواکاریانە لە هەموو ماڵێکی سنووری سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین گەرمیەوە بە تاکیدشم لە هەولێر و دهۆک و یعنی ناوچە کوردستانیەکانش بە هەمان شێوەیە ئەوە یەک دووش بەڕاستی پرۆژەیان دەوێ یعنی ئەو ئەوەدانەیە کە لە هەولێر دهۆکش دەیبینێن طبعاً بەڕاستی ئەیانەوەی لە سلێمانیش دەبێت ئێمە بەڕاستی داوامان لێیان کە دەنگمان پێ بدەن بۆ ئەوەی ئێمەش لەوێش بتوانین یعنی ڕۆڵی خۆمان ببینین بە ژمارەیەکی زیاتر هەرچەند ئێمە ئیستا ئەگەر ژمارەکەشمان کەمە بەڵام دەوری خۆمان بینیوە بەڵام ئەگەر دەنگەکانمان زیاترە بێت بە تاکید ئەوە خاڵێکی ترە خاڵی سێهەمش بەڕاستی هاوتاکردنی ماف و امتیازاتی هێزی پێشمەرگە چونکە دەبینین یعنی هێزی پێشمەرگە مافیان نادرێت بەڕاستی کەواتە هاوتاکردنی ماف و امتیازاتی هێزی پێشمەرگە لەگەڵ ئەو ماف و امتیازاتە کە ئەمەش داواکاری هەیە بۆی ئەمە یەکێک لەو پرۆژانە کە من خۆم طبعاً سێ پرۆژەم هەیە ئەوەی کە باسم کرد قەرەبووکردنی کەسوکاری زیان لێکەوتنەکانی دەستی ڕێژەمی باس و گەڕاندەوەی مافی گەنجان کە حکوومەتی ئیتیحادی پێشێلی کردووە لە 2014 تا ئەمڕۆ و سێهەمش هاوتاکردنی ماف و امتیازاتی زیندانی سیاسی ئێمە لە خولی دووهەم
ئەو منحەیە لە 10 ساڵ کردمان بە 25 ساڵ دێم وە وەلا خۆشبەختانش لەم خولەش هەندێک هەموار کراوە بەڵام هاوتاکردنی ماف و امتیازاتی هێزی پێشمەرگە زۆر گرنگە بەڕاستی لەگەڵ ماف و امتیازاتی جێشی عێراقی. پێشمەرگە دەست خۆش دکتۆر ئەزمونت هەیە لە پەرلەمانی عێراق هۆکار چییە نانەوە دەستور خۆی جێبەجێ بکەن؟ نزانی مشکلەیمە لە عراق لە دەستور نییە و لە قانونەکانیش نییە جێبەجێکردنەکەی لە جێبەجێکردنەکەی کێشەمانە جێبەجێکردنی یاساکانە ئەو لە جێبەجێکردنی دەستورە زۆر جار تەفسیری لە بۆ هەندێک لە مادەی دەستور دەکەن کە تەفسیرەکە ئەسڵەن لە بەگەر ئەو مادە دەستوری هەر ناگونجێ یان لە بۆ هەندێک قانون هەیە هەندێک ماوادی قانون دەیکەن ئەسڵەن لەگەری ناگونجێ خۆ ئەو کێشانەی ئێستا هەمانە کێشە داراییەکان ئەوەی ئەو چەند مانگەی ئەخیری کە حکوومەتی عراقی حکوومەتی اتحادی و حکوومەتی کوردستان کێشیان هەبوو لەسەر هەندێک لە بابەت ئەسڵەن مەجای ئەوەی تێدانینەوە ئەک تەفسیری لۆ بکرێت لە کێشەکانمان مەسەرن مادەی 29 قانونی ئیدارەی مالی ڕقم 6 ساڵی 2019 یعنی زۆر مادەی وازەحە لە قانونەکە هاتیە کە جیا دەکاتەوە ئەوانەی کە وارداتی داخلینە لە بۆ هەرێمی کوردستان ئەوانەی کە ئیتیحادیشن ئەوەی کە دەگەڕێتەوە لە بۆ بەغدا 150 بەڵام حکوومەتی ئیتیحاد هات تەفسیرێک لە بۆ ئەو مادەی کرد بە شێوەیەک تەفسیری کرد کە زۆر دوور بوو ئەسڵەن لە معنای مادەکە کە ئەو شێوەی کە کاتی خۆی دەنجی لەسەر درابوو کەواتە ئێمە کێشەمان لە جێبەجێکردنە لە عراق هەندێک لەو مادە دەستوریانەی کە باشە خۆ پێشتر لەوانەیە دکتۆر هەرسێکتان ینی ئەزمونتان هەیە پێشتر ئیتفاقیات دەکرێت کاتێک کابینە تشکیل دەکریان کە پەرلەمان پێک دەهێنرێ هەموو ئیتفاقیاتەکان دەکرێت لە مابینی سیاسەکان ئەمە ئیتفاقی ئیدارەی دەولەت کە ئیتفاق کرا هەمان ئەو ئیتفاقا بووە کارنامەی حکوومەت و هاتە ناو پەرلەمان دەنجی لەسەر طبعا لە بۆ معلومات یەک دقیقە بابزانین بەچیان دانادەنەوە دەمەی ئەویان بەرلەمان بووی بەچیان دانادەنەوە ئەو ئیتفاقیانە طبعا هەر بۆ معلومات جنابەت جگە لە وەرەقەی ئیتفاقی سیاسیەکە کە هەبوو لە نێوان لایەنەکان جگە لە منهاجی حکومی ئەم جارە کاگرێوار ئاگادارە وەرەقەی ئیتفاق سیاسەکەشمان خسە دەنگدان بۆی شەرعێتێکی زیاتر بێ و ئیلزامی لایەنی بەرامبەر بکە بۆ جێبەجێکردن و هەندێ بڕگە و قانون هەبوو تەوقیتاتی زەمەنی هەبوو بۆ جێبەجێکردنی ینی یەکێک بۆ نمونە یەکێک لە بڕگەکان بابەتی کەرکوب بوو کە من لە وەرەقەی ئیتفاق سیاسەکە لەم فاوازاتەکە بەشدار بووین لە نووسینەوەی لە ماڵ ئەحمەد ئەسەدی نووسیمانەوە هەموو لایەنەکان دێ ئامادە بوون لە کەرکوب بۆ یەکەم جارە جیا لە مادی 140 چوینە وردەکاریەوە چۆن هێزیکی هاوبەش دروست بکرێت چۆن ئیدارێکی هاوبەش بکرێت چۆن مەحافظ بگۆڕین هەتا گۆڕینی مەحافظی شتیا بوو زۆر وردەکاریمان باس کرد بەڵام لەسەر ئەرزی واقعوان فێرن هەموو جارێک لە وەرەقەی ئیتفاقی سیاسی لەگەڵت دێن تا حکوومەتەکە دروستەکەن تا جێپی خۆیان قایمەکەن بەڵام دوجار تەنەسوڵەکەن ئەم بابەتە متمانە نەماوە ینی ئێستا ئێمە من بەیانیش حکوومەت تشکیل بکرێت ئەگەرپرسم فرسەتە ئەتا 4 ساڵی کەش پارێزگاری کەرکووک هەر بەدەست کوردەوە دەبینێتەوە لە نێویشدا خۆی 4 ساڵی نەماوە برادرانی یەکێتی بەڵێ خۆی خۆزگە ئێمە پارێزگارمان دانایە وەکو کورد نەک ئەوەی کە وەکو کورد نەک خەزعالی بوسی دای بنن ئێمە هەوڵێکی زۆرماندا کوردێک بکەینە پارێزگار و دووبارە و دەبارەیە کە مۆلۆکۆبنەوەی 4 مانگ نیساب بلای ئەمە کامل بوو جەنابی سەرۆک فەرمووی لە وەڵامی عەرەبەکانەوەی یەک مەحافظی کەرکووک نادەم عەرەب ناتوانم ئەمە بکەم دوو بایەکێتیش بەشدار پێ ئەمە قسەی جەنابی بوو ئەم هەنگاوە بنرایە ئەگەر پارێزگارێکی کورد ئێمە دامانایە ئێستا وەسعی کورد بەو شێوە نەبوو کە بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک ڕەغمەوەی کە عەقدەکانی عەرەب باوردەکانی لەغابەوە بۆیان تازە بکە قیادەی شورتە بڕات 1000 کورد لەو شارە نەقل بکە بەڕێوەبەتی کارەبا دووبز و داقوق و دەوروبەری بخاتە سەر زیاتر بۆیە عفوم کە بۆیە لە منهاجەکەیە کێشە نییە لە ئیتفاق سیاسیەکە بەڵام لە جێبەجێکردن لە ئەرزی واقع کێشەمان ڕۆژانە وەک گوتم سەردانی خەڵکی دەکەن خەڵک دەبینین لە ناوچانەی خۆتان ڕاشکاو بۆ لەگەڵم پرسیارێک لێ دەکەم چۆن باسی ئەم هەنگاوانەی کابینی نوێم دەکەن بە سەرۆکایەتی مەسرور بارزانی ئەو پرۆژانە دەبین خەڵکیستان پێ دەڵێن بەڕاستی بەخوا ڕاشکاو بین زۆر من بەوە ناسراوم زۆر ستریت فۆرۆرد و سەریحم بەڕاستی ئەو پرۆژەنە کە جنابی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان ئەنجامی دەدات زۆر ئیشادەی پێدەدرێت نەکوتەنها لە لایەنی خەڵکی سلێمانی بەڵکۆتەنانەتش لە لایەنی بەرپرسانی عێراقش و کە دەڵێم من دائیمەن ئەو مستەلح بەکاری دەهێنم کە
پیاوی بنیاتنانی دەوڵەتە ئەو هەموو هێرشە سیاسیە و ئەو هەموو هێرشەی فشاری بڕینی بووجە و موچە و فشاری سیاسی لەسرە بەڵام ئەو زۆر بەهێمینانە وەڵامی ئەو هێرشانە بە پرۆژەیە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان خەڵکی سلێمانی سەیری ئەو پرۆژانە کە ئەنجامی دەدات و کە دەڵێم من سەرۆکی حکومەت چووکە نوێنەری پارتیە بەڕاستی جەنابیان پرۆژەی کاربای 24 ساعتیە بۆ نمونە ئاوی هەولێرە بەڕاستی ئەم دوو طبعاً ڕێگەوبانە ئەم پرۆژانە کە لە هەڵەبجە بەردی بناغەیدانا و دەستیان پێکرد ئەو پرۆژانەی کە لە دەڤەری راپەرین ئەوە هەمووی جێگەی یعنی خۆشحاڵیە لای خەڵکی کوردستان بەڵام من یەک کۆمنتم هەیە ئەگەر مساعدەم کەی ئەوانەی کە لە بەغدا ئەم جارە لە کابینەی محەممەد شیع سوودانی تەنانەتش ئاماژە بەواژۆکردنی سەرکردەکانی ئیدارەی تەحالوفی دەولە لەسەر ئەوەیە کە دەرفەت بدەن بە هەرێم و بەغدا گفتوگۆیەکی دەستوری بکەن بۆ ئەوەی بگەنە سیغەیەک لەسەر بووجە و یاسای نەوت و گاز بەڵام بەداخەوە ئەوەمان بینی هەرچەند گفتوگۆکان بە ئامادەبوونی لایەنی سێهەم کە کۆمەڵگەی نێودوڵەتی یونایتد نیشنە کە حکوومەتی عێراق خۆی داوای کردو یعنی داوای کردو کە ئامادە ببێت بەڵام بەداخەوە بینیمان ئەو ڕێککەوتنە لەلایەنی سەرۆکی تەحالوفی ئیدارەی دەوڵە رازی بوون لەسەری و سەرۆکی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئەنجومەنی وەزیرانی فدرال ئیمزایان کرد بەڵام کە چووە ناو پەرلەمان دژی واستان کێ دژی واستا ئەم هێزەکە نایەوەی حکوومەتی هەرێم و بەغدا ڕێکەون پەیوەندیەکان لەیان لە چوارچێوەی دەستور و فەرمانەکانی بەڕاستی عێراقی یعنی ئەو فەرمانەیان ئەو بریارانەکە ئەو هێزەکە لەناو پەرلەمان هێزێکی دیاریکراو بە بریارێکی سیاسی عێراقی صرف نادرێت بۆیە دژی ڕێککەوتنی هەرێم و بەغدا دەوەستنەوە خۆش دکتۆر لێوار سیاست چۆن تێگەیشتوونەوە هێزە یاوەتە بەدیوێشکە خزمەتکردنی خەڵکە پێشەوەی جوابی و پرسیارێ بنەوە پرسیارەکەی زۆریشم لێ کردی پرسیارەکەی کە قەتعکردم دەبێت فەرموو کە باس لە منهاجی وزاری دەکەین باسمان کرد گوتمانەوەی اتفاقا اتفاقی ئیتلافی ئیدارەی دەولە بوو هاتە ناو پەرلەمان و بۆ منهاجی وزاری و دەنجی لەسەردرا طبعا منهاجی وزاری لە عراق و لە دەستوری عراق گرنجێکی تایبەتی پێدرایە و ڕەنگە جیابی لە زۆربەی وڵاتەکانی دیکە لە مادەی 76 کە باز لە پێکێنانی حکوومەت دەکرێت ئەمە لە ناو پەرلەمان دەنگمان بە وەزیرەکاندا یەک بەڵام دەنگ بە ڕئیس وزەرای نادرێ لەبەرەوەی دەنگ بە منهاجی وزاری دەدرێت کەواتە تەقیمکردنی حکوومەت لە کۆتاییەکەیدا لەسەر ئەساسی ئەوەی دەبی ئەو بڕگانی کە لە ناو منهاجی وزاری هاتیە کارنامەی حکوومەت چەندی جێبەجێ کردیا بابەتەکە ئەوە نییە ئایا بە چاویاندا دەدەینەوە یان بە چاویاندانن بابەتەکە لەوەی گەورەترە ئەمە هەر لە دانیشتنێک بتوانین قسەیان لەگەر بکەین و پێیان برێن ئەوەتان جێبەجێ نەکرد طبعا لە منهاجی وزاری زۆر بابەت هاتبوو جێبەجێ نەکرا ئێستا ئەگەر تەقیمی حکوومەتەکەی سوودانی بکەین توانیت حکوومەتەکی ناجحیان ناجح نییە دەتوانین بە منهاجە وزارەکەی تەقیمی بکەین مەسەلەن لە بابەتی تەشریع نەخێر زۆر بابەت هەبوو کە لە منهاجی وزاری هاتبوو التزامی پێوە نەکرد یەک لەوان قانونی محکمەی اتحادی دەبووە مەشروعەکەی بنێری نەینارد یەک لە بابەتە هەرە گرنگەکان بوو ئەو بابەتە چکاتە ئێستا قانونی محکمەی اتحادیمان نییە ئەو هەموو کێشەی کە لە کوردستان دروست بوو هەم کێشەی کە لە بەغدا دروست بوو لەو هەموو تەفسیرە نامەعقولەی کە لە بۆ دەستور کرا ئەمە طبعا یەکەم کەس بووین وەکو پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بووکە وەسفی ئەو محکمەی کرد بە محکمەی سەورەکاتی خۆی لەبەرەوەی قرارەکانیان یان با بڵێن تەفسیرەکانیان تەفسیری مەنطقی نەبوون و دوایش لە کۆتاییدا لایەنەکان هاتنە سەر ئەو ڕێئیمەوە بوو ڕئیسی محکمەی اتحادی لەجێ خۆی دەردەمێت تەواوی لەسەر بابەتی ئەوەی دەمێت تەواوی کەم ئەو بابەتانی کە التزامی پێوە نەکرد بابەتی قراراتی مەجلیس سەورە بووکەوەی ئیلغا دەکرێتەوە ئەوە شێک لەو بابەتانە بوو کە مشکلێکی زۆری لەسەر بوو بەڕاستی ئەگەر جەنابی سەرۆک نەبووایە کە الحاحی لەو بابەتەی کرد و کە پێداگری لەسەر ئەو بابەتەی کرد گوتی دەبی ئەو بیاسایە بە هەموو شێوازێک تێپەڕێنەوە کاک دکتۆر شاخەوان کە لە هەیئەی ڕیاسی پەرلەمان بوو ئەگەر جەرسەکانی پەرلەمانی ڕانەکرد بووە ڕەنگە ئەو مەشروعش وەکو مەشروعەکانی دیکە دەڕۆێنە گەشتمە کۆتایی بەرنامەکەم دوانی پەیامەت چیە بۆ دەنگدەران چونکو هەم دەنگدان ئەم هەڵبژاردن بەرپرسیارەتی بۆ هەردوو لە هەم کاندیدان هەم هاوڵاتی دوامین پەیامی جارە بەڕاستی ڕوومان لە هەموو خەڵکی کوردستانە هەر ڕوومان لە لایەنگران و لە ئەندامانی خۆمان نییە ڕوومان لە هەموو ئەوانەیە کە ئارامی کوردستانیان دەوێت کە ئەو گەشە سندنەی ئێستا لە کوردستان هەیە بەردەوامی هەبێ ئەوانەی کە خۆشگوزەرانی ئەو وڵاتیان دەوێت لەگەر ئەوان و لەگەر ئەندامان و لایەنگرانی خۆمان کە ئەو جارە هەمومان بەیەکەوە هەوڵ بدەین زۆرترین مشارەکە هەبی لە هەڵبژاردنەکان و زۆرترین دەنگ لە بۆ لیستی 275 هەبی چونکە بەهێزی
پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا یعنی بەهێزی کورد لە بەغدا. دکتۆرە دوامین پەیامت ببوورە من کاتەکە دەڵێم خێراتێ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو خەڵکی کوردستانە جەنەبی سەرۆک بەرزانی تاکید دەکات لەسەر ئەوەیە یەک حکوومەتیەک پەرلەمانیەک هێزی پێشمەرگە وەرەگە نەدرێت بەر هەنگاوێکی نایاسای کرێگر بێت بەرامبەر پێشکەشکردنی خزمەت بە هەموو خەڵکی کوردستان بە بێجیاوازی بۆیە داوا دەکەم لە خەڵکی سلێمانی هەڵەبجەڕاپەڕین گەرمیان دەنگ بدەن بە لیستی 275 و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەموو خەڵکی کوردستان و فەرق و جیاوازی ناکات بۆ ئەوەی کە ئەو پرۆژانەکە خۆیان داوایان کرد بۆ ئەوەی ئەو ئارامەیە کە ئەوان داوای دەکەن ئینشاءڵە بگاتە ئەو شوێن دەنگ بدەن بە لیستی 275 و کاندیداکانی ئەم لیستەیە. دەست خۆش دکتۆر وەڵام من پێیان ئەوەیە کە هەموو کورد بگەڕێتەوە بۆ کەرکک چکێ ماوەرەیەکی زۆرمان هەیە لە ئەنجامی ئەو هەموو پرۆسیەک لە دوایەکەی تعریب بگەڕێنەوە بۆ کەرکک جارێک کورد سەر بخەین کورد بتوانێت نیۆی مەقادەکان بێنشکە پارتی بەەوە معروفە پێش خۆی بیری لە قەزیەکە کردوێتەوە وەکو پارتیش دەنگ بە پارتی بدەن چکە پارتی تاریخ و مێژوویەکی جوانی لە پێناو کەرککایە جگەل لەوەی کە بارزانانی نەمە شۆڕشێکی لە پێناو کەرککدانەوە هەردوێنە قیادی عملیاتی دژلەکە ئەگەر عفونگەی باتەوەیکە دوێنە پارتی کارڕەشە لەسەر کەرکک بوو لە ڕێگای قیادی عملیاتی دژلە پارتی جەنابی سەرۆک کوڕ و براکانی ناردەکانی دۆمەڵان بۆ دیفاعکردن لە کەرکک کە داعش داخلی کەرکک بوو جەنابی سەرۆک هاتە کەرکک لە شۆرا و بەرنامەی پاراستنی کەرککی دانا و لە هەموو مەحەتەکان پارتی توانیوێتی ڕۆڵێکی باڵای هەبێ لە پاراستنی کەرکک و کەرکیەکان دەنگ بە پارتی بدەن ئاسوودەتان ڕوونترە بێ و مستەقبلی ئەو شارە خۆشترە بێ بەڵێیان بۆ نەخێرەوەم جوابدەوە لەگەڵ بازگەکان لەگەڵ ئیدارەی ئەمنی دەتوانن وا بکەن هاوکاری ئەو خەڵکە بکەن کە بگەڕێنەوە کەرکک بە تایبەتی ڕۆژی دەنگدان هەر هاوڵاتیە گرفتی هەبوو لە هەر بازگەیەک من ئاسانکاری بۆکەم گرنگەوەی بەڕێش بە هیوای سەرکەوتنی هەرسێکان دیدی بەڕێز هیوادارین لە پەرلەمانی عێراق بتامبینینەوە ئەمجارە شەڕی زۆر گەورەتر بۆ کوردستانیان و ئەو نیشتیمانیانی ئەم هەرێمە بکەن سپاس بۆ بینەرانی قەدرگران کە تاو ئێستا لەگەڵمان بوون هەمیشە داشت دەستان خۆش بێ.